ابرو سروک مام جلال نویسینگاه تایبەت خۆ لە سلێمانیە پێشوازی کرد لە شانتێکی هەفتپشتیە لە قەی سلێمانیە یەکەتیا زاناین ئاینێ ئیسلامێ لە کوردستانی و کولیژە زانستێ ئیسلامی یا زانکۆیا سلێمانیە دەستپێکێ مامۆستا مەلا نەجمەدین سەروکێ لە قەی سلێمانیە یەکەتیا زاناین ئاینێ ئیسلامی لە کوردستانی پیرۆزباهیە هەیڤە ڕەمەزانی پێشکەشی سەروک مام جەلال کرد و بە ناوێ شاندیژی سوپاسیا خۆ دەربڕی بۆ پەیداکردنا دەرفەتە وێ هەفدیتنێ خوشحالی حقوژی نیشاندا کودبینن سەخلەمیە سەروک مام جەلال زۆر باشە و بەرەف پێشڤەچوونا بەردەوامدایە گوجی بۆ هەمی ئالیەکی ئەوە ڕاستیە ئاشکرا بووە کۆپێگەهێ سەروک مام جەلال نەکۆ هەر بێتنێ بۆ کوردستان و عێراقێ بەلکو بۆ تەڤایە دەڤەرێ و جیهانیژی چەند گرنگە و سمبولێ پێکڤە ژیانە ئاشتیانەیە دناوبەرە نەتەوە و ئاین و مەزهەب و بیرروبووچونێن جودا جودادایە دێپشکەکە دیاوێ هەفدیتنێدا دکتۆر شەمەل عەبدوڵە محەممەد ڕاگیرێ کولیژە سکوڵە زانستێنە ئیسلامی یەنە زانکۆیا سلێمانیە سلاڤێن مامۆستایان زانستێن ئیسلامی گەهاندنە سەروک تەڵەبانی سەروک مام جەلال ژی زێدەباری خوشحالیە بۆ سەرەنجانا وی شاندێ هەفتپشت ji nêzik agehdarبûna rûlê wan supasiya jînîşada bo hestê dilsûzana û niştîmaniyê wan beramber Mam Celal û milletê wan.